بەڵێ سلااوان لەبێ سلااو لە تۆ لا بینەرانی MRT دیارە بەپێی کەشناسی عراق بێت لا پارێزگای کەرکووک ئەمڕۆ پلەکانی گەرما لە نێوان 45 بۆ 48 پلەی سیلیزی دەبن و لە ئێستاە من لە بازاری کۆنەی کەرکووکم ئەم بازارە ئەگەر مححمودی کامێرەمان دیمەنەکان بگوازێت و لەگەڵ زانیارەکان باسکەم ئێرە بازاری کۆنی کەرکووکە تایبەتمەندی ئەم بازارە لەوەدایە کە تەنها ڕۆژانی هەینی بوونی هەروەها سەرجەم ئەو کەلو پەلوشتومەکانی کە لێرە دەفرۆشێت شتومەکی کۆن و تازەی تێدا نیە دیارە لە ساڵی 2013ەوە ئەم بازارە بوونی هەروەها لە گەراجی حەویجەوە بە درێژایی 2 کیلۆمەتر ئەم بازارە بوونی هەیە کە درێژەکەی 2 کیلۆمەترەوە یعنی جیاوازی لەم بازارە ئەوەیە کە سەرجەم پێکهاتەکان لە ڕۆژانی هەینی لە سەرجەم قەزا و نەحەکانی دەور و پشتی پارێزگای کەرکووکەوە ڕوو دەکەنە ئەم شوێنە بەسیکردنی شتومەکی کۆن دیارە ئەم بازارە تەنها ڕۆژانی هەینیە وەکو ئاماژەشم پێکرد سەر ڕای بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە پارێزگای کەرکووکدا بەڵام ئەم بازارە جمەی دێ لە خەڵک دیارە وەک هاوڵاتیانی ئەم بازارە باسێکن کە لێرە شتومەکی کۆنی وای لێ کە لە بازاری تازەکانە یاخود لە شتومەکی تازەیە ئەو شتومەکانە نەماوەم بۆ نەکەم پێش ئێستا من ئامێرێکی مەچینە دوورین هەبوو کابرای خاوەنەکەی باسی لەو گرکەوە نزیکەی 33 ساڵە ئەو مەچینی لا ئێستا دەیەوێت بە نرخێکی گونجاو لە بازارەکەی بیفرۆشێ ئەو شێوەی ئەو مەچینی دوورمانە دایانش جۆری دیکەیە کە لەم بازارڕەیە دانراوە کە شتومەکی کۆن و دەگمەنن دەفرۆشێت وەرگۆ ئاماژەشم پێکرد کە بە درێژایی 2 کیلۆمەتر ئەم ڕێگایە درێژی بازارەکەی و سەرجەم پێکاتەکانی لە ڕۆژانی هەنی ڕوو دەکەن ئەم بازارە بەڵێ باشە دیار گەلێکی